هێزەکانی غێری یەکێتی پارتی هەمویان لەگەڵ ئێمە هاودەنگ بوون کە دیزاین کراوە بەس ئێمە بە تەنها مووقفمان دەربڕی و بە تەنها گیانی هێشتین منە ملەتە بە زێن پیادێ زۆر خەڵکەڵیە خەڵەتێنی چاواشکاریەکە شانۆگەریەکە بەس بۆی بگاتە پەرلەمان من تااقەتی ئەمە منی ڕاست من بە شانۆگەری شت بێ زووە گەمە پەرلەمان کۆمەڵی دادگەری چۆن بناسیینەوە لە ناو ئەم هێزە سیاسیانەی هەرێمی کوردستان چۆرەوە سەسماری کۆمەڵ وا تەماشای تاکی کوردەکە تاکێکی کورد لای کۆمەڵ تەنها ئەو لاشەیە نییە پێت داکۆکی لە پێداویستەکانی لاشە بکات بنکەیەکی ئێمە 200 ئافرەتی کۆ کردو تۆ زای چی فێرچیانەکە فێری خوێنەواریانەکە تەماشای 30,000 تەلەبە لە مەدرسە و سنتەر و بنکەکانی ئێمە لە هاوینا دەرزە خوێنن بۆچی دەنگ بە کۆمەڵ بدەین کۆمەڵ حزبێکی هەڵقوڵاوی کوردستانە سەر بە هیچ دینێکی دەرەوە بەڵام بۆ متمانی دەنگتان پێ ناکەن خەڵک دەنگتان پێ نادات ئەزانی بووە لەبەرەوەی دەسەڵاتێکەیە دەسەڵاتێکەیە هێز پارە بەکارهێنێ بۆ چاواشەکردنی خەڵک سێ کوچکەی زێر و زۆر و تەزویر ئەمە سێ کوچکەیە کە بەردەوام لە فیرعەونەوە تا ئێستا دەسەڵاتدار بەکارهێنێ بەڕاستی بەرامبەر بە چەساندنەوەی خەتەکە ئێمە دوو شتمان کرد تش بە یەک بوو کاکسمان کۆنگرە و هەڵبژاردن بە یەک و نابووچێ من بەڕاستی داوام لە هێزەکەی خۆمان کرد کە کۆنگرە دواخەین دەنگی تریشە بوو بۆی کۆنگرە دواخەین بەڕێزان خۆشەویستان ئەم کاتتان باش لە هەر کوێکەن ساغ و سەلامەت بن خۆشەویستان یەکێک لەو پارتە کوردیانەی لە 25 ساڵی ڕابردووە کە حزورێکی بەردەوامی هەبووە لە ناوەندە سیاسیەکان و مەحفەلە سیاسیەکان کۆمەڵی دادگەریە کۆمەڵی دادگەری لە ساڵی 2001ەوە حزورێکی بەردەوامی هەبووە لە پەرلەمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دواتر لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەم لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەم لە ئەنجومەنی وەزیران ئێستش لەم هەڵمەتی هەڵبژاردنەدا یەکێکە لەو هێزانەی کە بە شێوەیەکی جددی بانگەشە بۆ کاندیدەکانی خۆیەکات یەکێک لە کاندیدە هەرە بەهێزەکانی کۆمەڵی دادگەری لە بازنەی سلێمانی بەڕێز کاک محەممەد حەکیمە کاک محەممەد حەکیم لە ساڵی 2001ەوە حزورێکی بەردەوامی هەبووە لە ناو ناوەندی بڕیاری کۆمەڵی دادگەریدا ئێستا ئەو یەکێکە لە کاندیدانی کۆمەڵی دادگەری لە بازنەی سلێمانی کاک محەممەد حەکیم ئەندازیار پارێزەر و 4 ساڵ ئەندامی پەرلەمانی کوردستان بووە کەسێکی سیاسی بە ویژدان نەرمونیانە لەگەڵ کاک محەممەد حەکیمە گفتگۆیاکەین هیوادارم تااقەتتان هەبێ لەگەڵمان گوێ بگرن کاک محەممەد بەخێربەی زۆر بەخێربێ کاک محەممەد حەکیم ئەمە سەرەتا لەوە بپرسم بانگەشەکان چۆنن بەڕێوازن وڵای بانگەشەکان ئەکرێ بڵێ لە چاو کوردستان ینی جۆرە لە نەرم و نیانی پێوە دیارە ینی هێڕشی پێم وابێ زمانی یەکێتی و پارتی بەرامبەریەک نەرمترە تەسەورم وایە هەر طبیعەتی بەڵێن غیابی شاسواری تا ڕادەی پێوە دیارە ینی خیتاب و لە ئاسی سەرۆکەکانە بەڵێ ڕاستە پێم وایە هەر حزبێک مخاتەبەی دەنگدەری خۆی دەکا واستەکەم ئەم جارە بەکرێ بڵێ هێزێک بەتای بۆ هێزانەی کە ڕێخستنەوە وەکو ئێمە مەسەلەن کە ڕێخستن و خاوەن ڕێخستنی خۆمانی چۆ هێزێک کە تازە دروستە بێ و مەسەلەن یەکەم ململانەتی بۆ هەڵبژاردنەکانی بۆ نمونە عێراق مەبەستمە بەڵێ ئەکرێ نەخێ زەحمەتتر بێ بۆ ئەو مەسەلەن ڕاست مخاتەبەی دەبێت زیاتر دەنگی خۆڵەمێشی بکات بەڵێ باش بەس پارتیە یەکێتیە کۆمەڵە یەکگرتووە ئەمانە دەنگێکی سابتی خۆیانیانەی مخاتەبەی دەنگەکەی خۆیانەکەن و دەنگەکانی خۆیانەکەن بە گژ دەنگەکانی کەیان دەنگی خۆڵەمێشیە ئەمە حەقیقەتە ئیجا حتمما ئەزاین هەندێک هێزی تریشە بایکۆتی هەڵبژاردنیان کردووە جا بایکۆتی کردووە هەیشە بانگەشە بۆ بایکۆتکردنەکەیەکە ئەمانە هەن کە ساحەی کوردستان بەسەر ئەمانە دابش بوو بێ بەڵێ باش
جەماوەرێکی ناڕازی هەیە ناڕازی لە موچە بێئومێد لە هەموو لایەک ئەمەشەیە کە ینی من لەوێ نەزرم بۆ ئەمان جیاواز بێ لە نەزرەی لەوانەی کە ڕخنیان زۆر لێەگرن بە حقیقەت ئەین دەبێت زمانێکی تر لەگەڵیانە بدوین بەڵێ باش زمانێکی نەرمتر و گفتوگۆیان لەگەڵ بکەین. جەنابتان وەکو کۆمەڵی دادگەری لە ئەو کاتێک کە هەڵبژاردن کرا بۆ پەرلەمانی کوردستانی کێکبوون لەو هێزانەی کە ڕەخنەتان هەبوو لە ئەدای کۆمیسیۆن و هەڵبژاردنەکەتان بە دیزاین کراو لە قەڵەمدا ئێستا هیچ سەرنج و تێبینیەکتان هەیە لە سەرم بابەتی هەڵبژاردنە چونکە هەمان ئەو ستافەن کە سەرپەرشتیان مامۆستا ئیسماعیل وڵاری ئێمە نەبووین. بەڵێ بەڵێ من لەگەڵ جەناب هەر منش بۆ بینەر و گوێگران ڕوونیەکەمەوە هێزەکانی غێریەکێتی پارتی هەمویان لەگەڵ ئێمە هاودەنگ بوون کە دیزاین کراوە بەس ئێمە بە تەنها مووقفمان دەربڕی و بە تەنها گیانی هێشتین ئەو مووقفە زۆر قورس بوو توێزی سیاسی هەیە کە من قسەم لەگەڵ کردووە بۆ من توێتی کاک محەممەدجا چی بکەم بۆ من فڵان کەس 500,000 معاشەتی ئێستا 8 ملیۆنە جێ نایەڵێ هێزە بۆ لەوەیە وەکو ئێمە بێباک نەبوو بێ بڵێن ینی بڕیاری داوە و تەواو و ئەوانە ینی هێزێ لەوەیە فەقیرن ئەندامانی نێنە ژێرباری ژێربار وایەنە هەیشە مەسەلەن تموحی لە دەسەڵاتا بوو ئەین دابەشیکەین على کولین ئێمە مامۆستا ئیسماعیل هەروە ئەوەمان نەکرد ینی من لەوەی خۆم جۆر لەسەر ئەساسی دیراسە بوو ئیسماعیل من ینی ڕاستەکەی تا خۆم نەچوومە بەغدا و یەکێکم نەبینی لەوانەی کە ئاگایان لە شتەکە هەیە هەتا کورسێکی پیشاداوتیەوە دەجار پێش انتخابات دەبوویەوە درەنگ من ئێمە دوای انتخابات چوون بۆیش نەچوون دیزاین چۆن من خۆم ڕاستەکەی قەنەعەتم بە چوونە دیزاینەوە نییە منە ملەتە بە زێن پیادێ زۆر خەڵکەڵیە خەڵەتێنە چاواشەکاریەکە شانۆگەریەکە بەس بۆی بگاتە پەرلەمان من تااقەتی ئەمە نیە ڕاست ڕاست من بە شانۆگەری وشت بێ زۆر گەمە پەرلەمان بە دڵنیاییەوە تاکی دەوتوانم بکەم بەس من بە زێن بە ملەتی خۆمادێتەوە یاکرێت دەسەڵات و دەرەوەی دەسەڵات ملەتە هەڵخەڵەتێنێ حەقیقەتەکان چۆن بەس من چوم دوای دیزاین بۆم ڕوون بۆ بڵێ مەسەلەن ئەم ژمارە کراوە بۆ ژمارە دەنگی ئەم دراوە بە دەنگی ئەو لەم کەم کراوە و دراوە بۆ ماوەسا کاک محەممەد دیزاینەکە لەوەی هەرچەنە بابەتەکەمانەوە نییە بەڵام دیزاینەکە پێش هەڵبژاردن و یا دوای هەڵبژاردن بوو پێش هەڵبژاردن بووە دوایش بە سۆفوێرد و بە بەرنمەیەک ڕێکیان خستووە ئەم جارە شتێکی زای ڕێژەی دەنگی پوچەل زۆر بووە نەبوو بەڵە ڕاستە وایە بەڵە ڕاستە لەسەر 5 بوو تقریبان وابزانم بەڵێ ینی تۆ ئەکرێت لە انتخاباتەوە دەنگی پوچەڵە بێت ئەم جارە ترسێکتان لە شتێکی وانیە کاک محەممەد ئەم جارە عێراقا ئەمە نییە ناوچەی بڵێن زەرد و ناوچەی سەوز یان بڵێن هەندێک کەس بێت ینی گوێگرێکی دەرەوەن ئەم برادرانە ینی گوێگرن بۆ دەرەوە بەس عێراق ینی جۆرێ لە منمرانی سەختی تایە دەوڵەتێک هەیە دەوڵەتێکی عەمیقە هەیە سوودانی هەیە دەوڵەتەکەی مالیکی هەیە لە ناو دەوڵەتەکەی لە پۆلیسخانەیەک ینی لە بنکەیەکی پۆلیس نەفەر هەیە سەر بە مالیکیە تەقریر دەداتە مالیکی بەرزیەکات و بۆ مالیکی جا سەدر لەسەر هەمویان چاودێرە ینی زەحمەتە بەڕاستی مامۆستا ئیسماعیل ئەوە بکرد ڕاستەندێ قسە بڵاو بێتەوە کە سەتا بڵێن مازام هەفتا ئەوەندە 75 دیزاینە و 125 بۆ خەڵکی ڕاوەتەوە ئەمە زانیی خوێندنەوەیە ئێستا من بێم لە انتخاباتی کوردستانە لە مامۆستا ئیسماعیل بپرسم چۆنە ئەڵێ کاکە یەکێتیەوەنە هەر ثابتە پارتیەوەنە هەر ثابتە کۆمەڵەوەنە ثابتە یەکگرتوونە ثابتە واتە تۆ کۆمەڵی مەقعەت ثابتەکەی ئەمە دیزاین نییە خوێندنەوەی ڕۆیایە لەبەرەوە ینی دووریش نییە لە عێراقا دوور نییە کاک ئیسماعیل دوایی ینی بڵێ من لەبەرەوە ئێستا قسەیە بکەم دوایی لەسەر من بێت عێراق بۆیە هەیە ئەمەش دوای اتفاقیاتی تێکەوشتی تێکەوێت هەر کاکە محەممەد
بە بڕوای زۆرێک لە چاودێران بابەتی دیزاینکردن واری دەچکە ئەمریکا ینی گلەیە کرد ئەیوت ئێران تەداخلی کردو یعنی ئەمریکا بەو قدرەتی بەو پێشکەوتنی ئەمریکا خۆی گلەیەک رووسیا تەیدی ترامپی بەڵێ ڕاست فەڕەنسا سارکوزی لە هەفتەی ڕابردوودا سزا درا لە بەری پارەی لە قەزافی وەرگرت باش ئێمە چۆن کۆمەڵ بناسیینەوە کۆمەڵی دادگەری چۆن بناسیینەوە لە ناو ئەم هێزە سیاسیانەی هەرێمی کوردستان و عێراق کۆمەڵ وا تەماشای تاکی کوردەکە تاکێکی کورد لای کۆمەڵ تەنها ئەو لاشەیە نییە پێت داکۆکی لە پێداویستەکانی لاشە بکات شتێکی ترە بینێ لە تەنیشتی ئەو کە ڕوحێتی ئەو مرۆڤەیە کۆمەڵ حزبێکە گرنگی بە جانبە ڕوحەکەی مرۆڤەدا بە جانبە لاشەیەکەی مرۆڤەدا لە جانبە ڕوحەکەی کۆمەڵی موسساتی ئەلامی و ڕێکخراوەیی و فکری و پەروەردەیی و بانخوازی ئەوە کردووە کە ینی من هەر ئێستا لە بنکەیەکی کۆمەڵەوە هاتوومە 100 ئافرەتی بە تەمەن و گەنج سەعات نو هاتوون ئامادە بوون بۆ کە ڕەفیقەکانی لە ماڵەوە خەوتون وانە دەیان دوێنێ لە چەمچەماڵ بوو بنکەیەکی ئێمە 200 ئافرەتی کۆ کردو تۆ زانی چی فێرچیانەکە فێری خوێنەواریانەکە تەماشاک 30,000 تەلەبە لە مەدرسە و سنتەر و بنکەکانی ئێمە لە هاوینا دەرزە خوێنن لە جای مادەی هۆشبەر کە ئێستا بۆتە هەڕەشە لەسەر قوتابخانەکانی سلێمانی ئاسایش خۆی داوای لە مامۆستایانی ئاینی کردو لە وتارەکان باز بکرێت باشە و شخەڵ گوشار کرێتەوە بێ بەرامبەر ئێمە بێ بەرامبەر ئەمانە بۆ خزمەتی جانبە ڕوحەکەیەکەی وەرە سەر جانبە لاشەی مرۆڤ لەکوێ هەڵوێست بوو بێ کۆمەڵ نەبووە کۆمەڵ خاوەن 30,000 پێشمەرگەی بەگلەیە لە کۆمەڵ 1200 ئەوەندە بەلەفیان لەسەر مێزی سەرۆکی حکوومەت بووە کابینەی حەوت بووە بزانم لە سەر مێزەکەی بووە کە داخلی هەفتەی شوبات بووین لەگەڵ گۆڕان و یەکگرت و ڕژانە سەر شەقام بۆ داکۆکی لە پێداویستەکانی مرۆڤ و تاکی کورد ئێمە ئێستا و ئێستاشەو مامەڵەمان فڕێراوە بۆیان ئەزانی کاکسمان بۆ ئەوەی چی لێبێت ئەم پێشمەرگانەتان وتە خانشین ببێت بەڵێرێکی 20 ساڵ و زیاتر ئەی بابەتی داخڵبوونتان بەناو هێزی پێشمەرگە و وەزارەتی پێشمەرگەوەوانە کە نەبووین پێشتر نەبووین ینی ئێمە تۆ تەسەوەرەکەی ینی ئەوە ئیجاد وەرە سەر بەسیترین امتیازات هەموو حزبێکی سیاسی لەم سلێمانی قەتعی زەوی وەرگرتووە کۆمەڵ وەری نەگرت تەنها حزبە لە گەورە بچووکەکان کە کۆمەڵ وەری نەگرتووە ئەمانە معنای وەکو حزب وەکو حزب بەڵێ ئەمە معنای ئەوەی ئێمە لەکوێ مافی خەڵکیش بوو بێ هەبووین کۆمەڵی دادگەری لە هەموو کۆبنەوەکان دیفاعمان کردووە ئیعلامان تەرخان کردووە لە ناڕەزایەتەکانە هەبووین بە ئێستاشەو ناڕەزایەتی مامۆستایان کۆمەڵێکی لە سوڕاوانێتی یانیەوە حقیقەت و واقعەکە ڕسمەکان و دوکۆمنتەکان دیارە کەواتە بۆچی دەنگ بە کۆمەڵ بدەین کۆمەڵ حزبێکی هەڵقوڵاوی کوردستانە سەر بە هیچ ئینێکی دەرەوە نییە کۆمەڵ سەر بەخۆیە و ئەو پروپاگەندانش دەکرا سەلمێن ڕاوانیە ئەگەر نا بۆ پەرلەمانی بایکۆت کرد بۆ دیزایانی بەرامبەر کرا بۆ لەم حزبانە بەس لە کۆمەڵ کرا کۆمەڵ یانی دیارە لەگەڵ هەڵوێستی نیشتیمانی کۆمەڵ دیارە هەڵوێستی ئیسلامی کۆمەڵ دیارە لەبەرەوە کوردێکی نیشتیمان پەروەر و دەبێ بزانێ ئەم هێزێکی ئیسلامیە سەر بە هیچ میحۆرێکی دەرەوە نییە لە ناو قوتابخانەکانی دەرەوەیدانین بەڵێ بەڵێ بیرکردنەوەی ئاینیتان بیرکردنەوەیکی کوردانەیە بیرکردنەوەیکی کوردانەیە و خەڵکیش مامۆستا باپیرە ناسی و مامۆستا باپیر سەرۆک و منەزەمی ئێمەیە باش بەڕێز کاک محەممەد حەکیم لە فەرمایشتەکان تا ئاماژەت بەوە کرد خەڵکێکی زۆر متمانی بە ئێوە کردووە مناڵەکانیان تەسلیم کراون خەڵکێکی زۆر لە بۆنە ئاینیەکانە سەروەت و سامانێکی بێشومار ئەدەنە لایەنە ئیسلامیەکان بەڵام بۆ متمانی دەنگتان پێ ناکەن خەڵک دەنگتان پێ نادات ئەزانی بۆ لەبەرەوەی دەسەڵاتێکەیە هێز پارە بەکارهێنێ بۆ چاواشەکردنی خەڵک بە هێز خەڵکە ترسێنێ تۆ نابیسێ هەر لە ئێستاوە هێزەکانیان چۆن این کردو ئەزانی سوێنی تاکی
هەیە هێزەکەی خۆی تاک تاک سوێنەدا هێزە ئەمنی و هێزە ناوخۆیەکان ئەمنی و ئەوانە جار وا بۆ گەشتۆتە تەلاق خواردن. وانە بەڵێ. تەلاق خواردن لەولا پارە بەخشینەوەیەکی زۆر ینی ینا خەڵک لە دڵەوە لەگەڵ ئەتوانین بڵین خەڵک لە باشە دڵ تۆ بپرسە هێزی پێگەی پارتی لە سلێمانی و پێگەی یەکێتی لە تەوان یەک شتیان هەیە یەکێتی پارەکەی هەیە لە هەولێر بەس هێزەکەی نییە پارتی پارەکەی هەیە لە سلێمانی یان ئەگەر پارەکەش لە هەردوو لایەنکەیتەوە پێگەی حەقیقەتیان لە کوردستانە دەردەکەوێت ترساندنی خەڵک وانە سێ کوچکەی زێر و زۆر و تەزویر ئەمە سێ کوچکەیە کە بەردەوام لە فیرعەونەوە تا ئێستا دەسەڵاتدار بەکارهێنێ بەڕاستی بەرامبەر بە چەوساندنەوەی هاوڵاتیان باش کاکە محەممەد لە کۆنگرەی ئێوە با پرسیارەکە بەم شێوەیە بکەن ئێوە ترستان لە دەنگدەری خۆتان نییە وەکو کادری خۆتان کە دەنگتان پێ نەدەن لەسەر چی بێ نەدەنگ نا دەنگتان پێ نەدەن زای چۆنە هەموو حزبێکی سیاسی مشکلی ناوخۆی هەیە یانەوە حقیقەتەکە ئێمە دوو شتمان کرد دش بەیەک بوو کاکسمان کۆنگرە و هەڵبژاردن بە یەک و ناگوچێ من بەڕاستی داوام لە هێزەکەی خۆمان کرد کە کۆنگرە دواخە دەنگی تریشە بوو بۆی کۆنگرە دواخەین کۆنگرە بەستن لەگەڵ هەڵبژاردنە بۆیە ئامادە سازەکانی ئێمە بۆ هەڵبژاردن دواکەوتووە بەس فشاری کۆمیسیۆنتان لەسەر نەبوو ئەوە یەک کۆمیسیۆن مەجای داین دوایی تامانی سێ مەجای داین بەڵێ باش شەی 26 ئەمە یەک بەڵام ئەمە یەک پاشان ئێمە کە کوردستانمان جێشتۆ و بە دیزاین لە قەڵەمانداوە ئەمە ساردێکی دروست کردووە لە نێو کادرۆندامان ئەوە دوو ینی ئەمە حقیقەتێک ئەی بابەتی بیرکردنەوەی ئاینی ئەشێ ینی هەش بێت نیگەران بێ بەشێ لە ناوگۆڕین بەشێ لە من بەشێ لەو بەشێ لەم ئەمانە هەر هەن لە ناو حزبی سیاسیە بەڵام ئێمە چیمان کردووە ئێمە هەڵمەتێکی زۆر فراوانمان دەست پێ کردو بە تایبەت من کاکسمایل لەبەرەوە من ئامانەتێکی من هەر کاندید نیم بەڵێ ڕاست بەڵێ وایە بەڵێ ڕاست من خەڵکێک لە ناو کۆمەڵە ڕێزەکانی کۆمەڵە ڕۆژێ کۆمەڵ بوو خەتەر بووە من کردومە بەڵێ ئەو کاتێکە بەڕێز ماوسعالی نەبوو جەنابەت لەبەرەوە خەڵک ینی حتا بڵێ بڕێ لە برانە و متمانیان بە من هەیە کە من هەنگاوێکی زیاتر بە برەیەکی ینی هەنگاوێک تەکانێک بە پەیوەندیەکانی کۆمەڵی دادگەری بدەم ینی ئەمانە کۆمەڵێ ئەرکی منیان قورس کردووە من هەروەکو خۆم نیم بچمە من ولانەوە من نوێنەری تا ڕادەیەک نوێنەرایەتی کۆمەڵی دادگەری یەکەم وەکو کارکتەرێکی سەرەکی کۆمەڵ دەرکەوتوم ئەمانە وای لێ کردوم ئەمن هەم خۆم زۆر ماندوو کردووە لەو ڕۆبۆی خەڵکەکە گەرمگوڕ بێتەوە لەوەی مەسروفێک زیاد لە توانای خۆم کردوێ بە تایبەت لە ئەعلام و لە سۆشیال میدیا و لە کۆمەڵە شت و ئەین بەردەوام چمە شوێنەکان و ئەگەڕێم و خەڵکۆکەمەوە و بۆی خەڵگەرم گوڕکەینەوە بەڵێ باش کاک محەممەد کۆمەڵی دادگەری ئێستا و کۆمەڵی ئیسلامی پێشووتر ئەوەی من دۆستایەتیم لەگەڵتانە هەبێ کادرێکی زۆر زۆر باشتان هەیە خەڵکی زۆر زۆر باشتان هەیە تێگەیشت و خوێنەوار موسەقاو ڕۆشنبیر لە هەموو مەجالەکانە ئێوە فەقیر نین لە مەجای پەروەردە و کادرا بەڵام پرسیارەکە ئەوەیە بۆچی ئەم کاندیدانەی ئێوە ئەمە تەنها پرسیارەکە بۆ ئێوە نییە بۆ حیزبەکانی دیکەش ڕاستە بەڵام من پرسیارەکە ڕاستەی جەنابەتەکەم بۆچی ئەم دەموچاوانە لە ناو ناوەندەکانی سیاسی و ئەنجومەنی بڕیارە هەمیشە دووبارە بنەوە بەڵێ ئەو دوو شتە کاکسمان من دوو جوابمە یەکەم خۆتەزانی ئێمە ینی لازمموی ئۆپۆزیسیۆن بوونیانە کۆمەڵێ هەشمان بوو وجووی تازەی تاقی کردەوە نیە لە هەندێکە هەندێکیان نەی پێکا ئەی مەرج نییە هەروەجێت گۆڕی تۆ پێش بکەوی ئەوە یەک دووەم کاک ئیسماعیل تۆ پرۆسەیەکت هەڵبژاردنەوە نییە یعنی تۆ موەسسینی ئەم کۆمەڵە لە کۆنگرەیە خەیتە بەر وجدانی ئەو خەڵکە کە دەرەچن تۆ چی عینەکە سێم کاک ئیسماعیل ئەگەر تۆ سەیرێکی دەرەوەش بکەین ینی ترامپ تەمەنی چەنە نزیک بووەتەوە لە 80 چی بەڕێوە بە بەڵێ ڕاست زلترین هێزی دنیا وایە بەڵێ ڕاست ینی
ینی بەشێکی گەورەی پەیوەندی بە ئەزمون و چوارم ئایا وەژی تازە تۆ بۆ خۆتەوەی متابعات کردوێ لە 2001 کۆمەڵی وەژی تازە نهاتون بەڵێ هاتووە سەرکرداتی هەموو کۆنگرەیەک وامنێک داتات پێ بڵێن یەک لە سەرچەی سەرکرداتی کۆمەڵە گۆڕە عافیە باش کاک محەممەد ئێوە هەم ئەزمموی دەسەڵاتتان هەیە ینی بەشداریتان لە دەسەڵات چ لە عراق چ لە هەرێمی کوردستان هەم ئەزمموی ئەوەتان هەیە هەم ئەزمموی ئۆپۆزیسیۆن بوونتان هەیە چ لە عراق چ لە هەرێمی کوردستان بەڕای جەنابەت لە کام ئەزممویان سەرکەوتو بوون وڵای پێم وایە لە بەشێک خۆی زانی چێەوەی عێراقیش نییە عێراق یەکێکیان 6 مانگ بوو وەزیری دەوڵەت بوو ینی بەس بەشداری کۆبنەوەکانیە کرد بەڵێ ئەوکێکیان وازەم 8 مانگ بوو ینی بەڵێ وا 9 مانگ بوو وا بڵێ ساڵێ بوو زۆر داتاکەم بەڵێ ڕاست هیچ نییە بڵێ وەزارەتێکت وەرگرت پێ و ئەوە کردن ئەمە ئەو وەڵام لە حکوومەتی هەرێم بەڕاستی ئێمە ئەزمموی سەرکەوتومان هەیە لە حکوومەتی شابووین ئەو کاتی لە حکوومەتا بووین ئێمە لەگەڵ گۆڕانە بە تایبەت مابووینەوە باشترین هەڵوێستمان بۆ خەڵکی کوردستانە بوو دوایش بڕیارماندا بکشێنەوە بکشێنەوە کشا بووینەوە کشانەوەگەش بۆ کۆمەڵە بوو خۆتە زانی وانە بەڵێ ڕاست ئەنی چکە ئەوانەی گۆڕان نەمابوون وا بوو بەڵێ وا بوویان بەڵێ وایە ینی ئەو بڕیارە بە یەکۆ دامان بۆ کۆمەڵەکان دامان سێ وەزیرمانە بوو یەکسەر بەیانی استقالەیاندا و دەرچوون بەڵام بپرسە لە مەسەرەن ئێستاش یەکێ بڵێ لە تاریخی کابینەکانی هەرێمی کوردستانە ڕاپرسی بکە کە ئەفسەر دەنگێکی باشە هێنێ ئەوە نییە بەڵێ ڕاست برایەکی کەمانەیە کە محەممەد ئەحمەدە ینی هەموو شایەتی بۆ دەن کە پرۆفشنال بۆ لێشەکەی خۆیان یاخود وەزیری ژینگە کە عەبدوڕەحمانە مەسەرەن پێشتر مامۆستادارا بوو بەڵێ پێشتر مامۆستادارا بوو ئەمانە ینی مامۆستادارا ژینگەی دروست کرد ژینگەی دروست کرد ینی وەزارەتی ژینگەی دروست کرد لە کوردستان من ئاگام لێ چەند بە پەرۆشیش بوو و داوی ڕێکخراوەکانی ژینگەشیە کرد ینی وەرە سەر ئۆپۆزیسیۆن ینی گۆڕان شایەتە بەیەکەوە ئێمە دایم منە و قسەیەم هەیە بەوانیشم وتووە توێ مەزانی بوو بەیەکەوە ئەو ساف و ساقین ئەو فترەیە مەسلحەت کۆی نەکردبووینەوە بەس مەسلحەتی خەڵکۆی کردبووینەوە بۆیە چوشنە پێشەوە لێم پرسی خۆشترین کاتەکان ئەو کاتانە بوو کە ئێمە گۆڕان و یەکگرتو لە قۆناکشە ئێمە گۆڕان ماینەوە کە بەیەکەوە فترەی زەمەنی کاگنەوشیروان بەڵێ زەمەنی کاگنەوشیروان فەرمای شتێکی جەنابەت هەیە زۆرجار لە سۆشیال میدیا بەرگوێی هاوڵاتیانەکەوێ ئەڵێیت ئەگەر کاگنەوشیروان پێ بکتێ بە عەرزە ئەتوانێت 20,000 چەکدار ئەگەر هەڵە نەبم 20,000 چەکدار ئامادە بکە ئێستا ڕاچیە لەسەرەوە قسێت وی کاگنەوشیروان نەماوە حەقیقەتێکە ئەو کاتە من گفتوگۆیەکم لەگەڵ کاگنەوشیروانە بووە یعنی کاگنەوشیروان لە هەندێک ڕۆ هێزەکانی بەرامبەر زۆرمیان لێ کرد وایە نەزانی کاگنەوشیروان مەسەلەن لەگەڵ خوێن ڕشتنە لەسەرەوەکە من گفتوگۆم لەگەڵ کردو بوون منە کاگنەوشیروان توتی کاک محەممەد من بۆتوانم 20,000 چەکداریش ببمە ناو هەولێرەوە بەس 2000 شەڕ ئەبێ خەڵک ئەکوژرێ ئاوە ینی من قسەکەم لەو بابەتەیە لەسەر ئەوە بووە بەس شایەتیەکەم داوە من بە شایەتی زۆرێک لە گۆڕانەکان لەوەیە گۆڕانێک ناڵێم هەموویان بەڵام کەم بوونەوانەی وەکو من بتوان حتا لە گۆڕەکە ئەم شایەتی بۆ کاگنەوشیروان کە کاک نەوشیروان ئێستش لەناو هێزی پێشمەرگە و هێزی ئاسایش و هێزەکانە بەڕاستی قورسایی بێتی هەیە قورساییە چکەیەکی دینی نیشتیمانی دروست کردووە لەبەرەوە ئەو قسەیەم بەڵێ من ئەو کاتە کردبوو بەس لەو ڕۆ کردم نەک وەکو هەڕەشەیەک لە وانە وەکوی کە کاگنەوشیروان نایە گۆڕانکاری بە چەک بکە دەوێت گۆڕانکاری لە ڕێی دامەزراوە دیموکراسیەکانەوە بکە لەبەرەوەتم کاگنەوشیروان کە پێ بدا بە عەرزە فعلەن کاگنەوشیروان ئەو کاتە مەبەستی بوایە و پێی بدایە بە عەرزە هەر دەنگدانی گۆڕان لە ناو هێزی پێشمەرگە بەڵگەی ئەوەیە چی ئومێدێکت لەسەر دەنگدەری گۆڕان هەیە بەڕێزکاک وەڵڵاهی من چاوەڕێم ینی من نەرەوە ناڵێم ئەو کاتە لەگەڵ گۆڕانی
کاتی کاگنەوە شێوان و ئەوان و لەگەڵ ئێستش ئێمە بەڕاستی مەسەڵەن من لیان پرسیوم دۆستایەتیتان هەیە ئێستش من پێم خۆشە گۆڕان کەشە بکە یەک بێ و کەشە بکە سش دۆستایەتیمان ئێمە من بەشی خۆم دۆستایەتیم هەیە لەگەڵیانە بەڵێ بەس چاوەڕێم لەو گۆڕانانەی و سەردەما من بە حەقەت زۆرێک لە گۆڕانەکان داوای و لەختیان لێ کردوم ینی ئەو لەختە کاریگەری هەبووە ئێمە هەر بەڕاب ئەو شەوەی تەقە لێرە کرا لەم گردەکرا ئێمە لێرە بووین خۆمان لێرە بووین لەبەرەوە چاوەڕێم ئەو سۆز و دۆستایەتی ئەوەی کە هەمان بووە ئەمڕۆکە ئەم حزبە کاندیدی نییەوە نییە چاوەڕێم بەڕاستی ینی ئێمەیان تاقی کردوەوە ئێمە لەگەڵ ئەو ساڵانە کە بەیەکۆ بووین بڕاتە بێ مامۆستا ئیسماعیل تەنها بەرژەوەندی خەڵکی کوردستان کۆی کردبووینەوە دیارە جەنابیشت بەخۆتا فەرمیتەوە کە ئەیجا یەک شت خۆش بوو گەورە و بچووکی نەبوو لە بینمانە گۆڕان بڵێ من 24 کورسیم و 6 کورسین قدرەتەکە لەوەیە بووە وەکو یەک بەڵێ ئەیجا هەڵوێستاندی هەڵوێستیش ینی بۆ نمونە پرسی دەستور هەبوو من هاتمە لای کاگنۆشم کاگنۆشێوان کە پێیەکەوەین دەبێت ڕنگ بداتەوە تی چۆن ئەوتم باشت مادەی دووی دەستوری عێراق لە ئەمە گرنگە نابێ یاسا دەرکرێ وتی تەواو بە فراکسیۆنی گۆڕانی وتبوویتەوە کاک محەممەد حەکیم هاتووە ئاوا و نابێت لەو قەزەیە ئین بکەن ئەوون شایەتێکە بۆ کانۆشێرانی دەم لە قەزەی دەستوری کوردستانە تەئیدی ئەوەی کرد کە دەبێت دەستوری کوردستان ئەو مادەی دووی عێراقی تێدا ڕنگ بداتەوە کە یاسایەک دەرنەچێت پێچوانی ئیسلام بەڵێ ئەمانە جۆری لە متمانەی دروست کردبوو دی باشە میشتاوەڕانی لە دەنگدەری گۆڕانەیە ینی بەڵێ لەوەیە تۆ ینی حتا کۆمەڵ ینی کۆمەڵ بەڵێ کۆمەڵێکی ئیسلامیەوە نییە بەڵێ بەڵام خۆ 2000 گۆڕان هیچ فکرێکی تری تەبەری دەکرد بڵێ وڵاوە نیە ئیسلامیان ئیسلامیەکان بەرژەوەندی خەڵکی کوردستان داکۆگی لە مافەکانی ئێمەی کۆ کردبووە بەڵێ باش کاک محەممەد ئاەتێکی پیرۆزەیە لە قورئاندا باس لە یەکگرتن و هاو هەڵوێستی و یەکڕێزی مسلمانانەکە بەڵام ئەوەی کە سیر ئەکرێ ئەگەر لە ساڵی 91ەوە ئێمە سەیری ئەزمموی پارتی سیاسی کوردی بکەین لە هەرێمی کوردستان ژمارەی پارتە سیاسیە ئیسلامیەکان گروپە ئیسلامیەکان زیاتر و زیاتر ئەبن تەنانەت ئەو کاتێک کە ئێوە لە بزوتنەوەی ئیسلامی بوون یەک هێزی ئیسلامی هەبوو بەڵام ێستا چەند هێزی ئیسلامی هەیە ڕاد لەسەرم سەرنجە چییە بەڕێز کاک محەممەد حەکیم وڵای منە لە ماساییە کاک اسماعیل ینی خۆی وا چاکە یەک لایەنە بێوانە بەس ئەمە جیاوازیەکە لە جۆری بیرکردنەوە جیاوازیەکە لە شێوازی حزبایەتی کردن وانە بەڵێ باشە بۆ نمونە تۆ بەیانی پرسێکێتە پێش مسە پرساتۆتە پێش ئێمە یەکگرت و جیاواز بووین ئەو بەسەرن بەرژەوەندی خۆی و لێکدانەوەی خۆی بووە ئێمەش لێکدانەوە بەرژەوەندی خۆمان بوو جاروای لە ناو یەک حزبا ڕای جیاوازەیە وانە ئەمانە گرنگەوەیە تۆ یعنی براو تەبابی لە بەرژەوەندی گشتیەکانە لە بەرژەوەندی گشتیەکانە پێ کۆپی لە پرسە ئیسلامیەکانە پێکەوەبی من پێم وایە ئەمڕۆ تەبایەکی باش لە نێوان ئیسلامیەکانە هەیە ئایا مەڵمەتی هەڵبژاردنە من دوێنێ ڕاپرسیەکە بوو درەو کردبووی دەنگی یەکگرتووی ئیسلامی زیاد دەکەیان کەمەکات ئەم برای خۆت دەنگی بەچی دابێ زیاد دەکات باشە بۆ نمونە ڕاپرسیە کراوە لەم ژمارە دووەکان کێ دەنگی باشێنێ مامۆستا ئەحمەد مەڵ بژاردووە لەگەڵ مامۆستا عومەرە ینی لەبەرەوە کاکسمە هەست بە ڕوحێت و تەباهیە کە کرێ من پێم خۆشە لێرەوە لەگەڵ برایانی بزوتنەوە ئەمسان دوێنێ من ئەوم کردەوە سەران داوای لیقام کردووە کە چاوم بە مامۆستا عیرفان بکەوێت بەڵێ ڕاست برایانی پەیوەندی لە هەموو شوێنەکان سەردانم کردووە بەڵێ ڕاست لەبەرەوە دەبێ بزانن ینی خەڵکی ئیسلامی متمانەیان هەبێ ئەم نوێنەرانەی یەکگرتوویان کۆمەڵ کە ئەچن بۆ ئەوانیشە مامۆستا ئیسماعیل ئەزانی من دەیان مەلەفی ئەمنی غیرە کۆمەڵی دادگەری هاوکار بووم لە چارەسەرکردنی لەگەڵ دام و دەستگاکانی ئاسایشە هەنیەوە ئەم شەو مامۆستا مەکوان لە لایف چی وتووە ئێستا قرارە مەسەلە قسە بکە بۆ پەیام هیچێ لەوانەوە مامۆستا ماکوان ئیلقا قەبزی لەسەر بوو ئەم برایەت ئەوەی کرد حتا لەسەرەوە مەریوان هەڵەبجەیی یەک ڕسمی لێدا بووم گەورەترین تیرۆریست لە
هەرێمی کوردستان لەبەرەوەی یارمەتی مامۆستا ماکوانم داوە کە چی بێت کە قەبزی لەسەر هەڵگیرێت مەمنوعێتی لە عێراقا لەسەر هەڵگیرێت دەیان مەلەفی تریوە من خۆشحاڵم کە کاتێ ئەوم کردووە لە خەیاڵمان نەبووە من ڕۆژێک کاندی دەبم بۆ پەرلەمانی کوردستان وەیە ئەمە گرنگەوەی ئەو برایەتی و تەبایە گرنگکە چینە مزگەوتێم پێکەوە نوێژەکەی بشکرێ وردە نەزی سیاسی وابێ یەک جەمع دروست بکەینەوە چاکترە بەڵێ خۆی هەر جۆرە هۆرمۆنی ینی هەرمۆنیەکیش دروست بووە لە بینی هەموو لایەنەکانە ئێوەش بە تایبەتی کە هاوبیر و ئەوانن کاک محەممەد حەکیم ئەگەر جەنابەت اختیار بکرێ لەسەر دابەشکردنی کورسیەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە تایبەتی بۆ پارتە کوردیەکان اختیار بکرێ چۆن دابەشیەکەی چەند کورسیەدەی بە پارتی چەند کورسیەدەی بە یەکێتی چەند کورسیەدەی ساریکی قرساکە باش زین چۆنە دەبێت دوو دابش ببێت دابەشێک دیفاکتۆ ئەمری واقعوانە بەڵە ڕاست ئەوە ینی دیارە پارتی ئێستاش یەکەمە بێ وانە بەڵێ دیفاکتۆ بۆ لەبەرە هۆکارانەی باس بەڵێ باش باشە یەکێتی دووەمە بێ دیارە بەڵێ ینی نەوەی نوێ پێ ناچێت دەنگەکانی پێشووی بێنێتەوە بێگومان ئەوە حەقیقەتێکە سەلەن کەیتر هەیە باش لە باشترین حاڵەتە کۆمەڵ ئەوێ چەند کورسی بێنێ بەڕێز کاک محەممەد حەکیم سێ کورسی بەڵێ باش کاک محەممەد حەکیم دەنگێکەیە لەسەر بایکۆت ڕای تۆ چییە لەسەر ئەم دەنگە من ئەو دەنگەڵێم دەبێت ڕێز لێگیراو بێ مافێکی دەستوریە دەنگ ناداوانە بەڵێ پێشەوەی گریان لێ بکرێ دەبێت هۆکارەکانی ببینی ئەو کاتە تۆش ڕووی دەمت لە دەسەڵات بکەی ئەو دەسەڵاتە وای کردووە کە ڕێژەی بایکۆت هەبێ خەڵکی گەران بێ ئەو دەسەڵاتە فەرم و هین دەنگدەری وا لێ کردو ئەڵێمە بۆ دەنگدان چوین بۆ دەنگدانی پەرلەمانە پەرلەمانە داخراوە ئەو کاتە ئێمە بووینپانە و پەرلەمانە ناکەوی سەرپی مامۆستاعلی باپیر بوو لە دوای هەڵبژاردن ناکرێت دەبێت خەڵکی شایەتی بۆ ئێمە بدا کاکسمای پەرلەمان بۆ چەند ساڵە تەمەنی ئەبێ چوار بێ چەندی چوو ساڵێک زیاتر ساڵێک و چەند ڕۆژێکی چووە لە مافی خەڵ نەچووە بەڵە ڕاست ئەوانە نیوێنەری کێن بە حسابی گەلە وایە بەڵێ کێ دایخستووە ئەم دوو وێزە یەکێتی و پارتی وانە بەڵە ڕاست بۆ دایخستووە بۆی پەرلەمان بێ ئەرزش بکە دامەزراوەیەکی هەرێمم پێ بڵێ بەس ماوەی بەسەر نەچووێ یاک دامەزراوە بەڵە ڕاست هەیە لە کورسانە نەخێرەوە ئەنجومەنی مەحافەزاتە ئەوە هەمووی بەسەر چوون چیان نێشتوە هیچ ینی بۆیە من داواکەم خەڵک حەقەتەن بەغا گرنگە ناوەندی بڕیارە دەبێ ئێمە لە بەغدا و فشار لەسەر ئەم دەسەڵاتە بکەین ملکەچکە کاک اسماعیل ئەزانی ئەم اتفاقی لەم دوایە کردویانە لە بیدایەتی ساڵ بیان کردایە هەموو موچەوەکو خۆی هات ئەزانی نەکەر موچە بڕێکیش چەند تریلیۆنێکیش بۆ پرۆژە هات هەڵێن لە خراپترین حاڵەتدا عێراق لە بودجەی 25 چواردە تریلیۆنیە نارد ئێستا شش ئەمە ئەخیر بخەسەری وا 7 تریلیۆن و نیو هاتووە ئەزانی حەقی موچە چەنە خۆی 11 تریلیۆن نیوە بە پێ یاسان باشە ئەمان ئێستا هەموو کوردستانی قسۆتە سەر هەزا هەمووی لە دڵە ڕاوکیە چەند موچە مەفۆتێ بۆ کاک اسماعیل ئەزانی ئەم ئێستش 220 تەسلیم کەن هین دەونۆ دێت یان نایە دێت نایکەن نایکەن کاک اسماعیل بەڕای تۆ چەند موچە ئەفەوتی ئەم ساڵ کاک محەممەد من تەسەوەرم وایە دوو موچە بفەوتێ بەڵێ باش شەکەم نەفەوتێ بەس تەسەوەرم وایە لە باشترین حاڵەتدا دوو موچە من ئەم حکوومەتە بناسم دوو موچە فەوتێ کاک محەممەد حەکیم بەڵێنە دەی ببیتە نوێنەری ئەوانی کە بایکۆتەکەن من پەیامەمە بێ هەوڵەدەم پەیامم بۆ وارە بێ پەیامێکی درێژتر بەس لێرەوە ئەڵێم ینی بە بایکۆت چییە گۆڕن یعنی بایکۆت بەڕاستی ینی من ڕێز لە بڕیارەکەیان نەگرم وەشدانم ئەمانە نیگەران کراون بۆیە باسی پەرلەمانی کوردستان ئەمانە بێئومێد کراون کاک اسماعیل بەڵام دوجار دەنگەکەیان ینی یەکێتی پارتی مافەکەیان ئەبەن ینی ئەوان ئەتوانن بێن بە دەنگ خەڵکێکی دەرەوەی دەسەڵات بنێنە پەرلەمان وانە
کاک محەممەد حەکیم من ١90 باوەڕم وایە جەنابی ئەبیتە ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عراق جارێکی تریش عەرزم کردی بەڵام ئەو بەڵێنا دەی کە لە ئەنجومەی نوێنەرانی عراق نەچیتە پشتی یەکێتی و پارتی من سێ ڕەهەندت پێڵم کاکسپا پرسی نیشتیمانی تێگەی لێم مادەی منتیقەی ١40 هەر پرسێک خزمەت بە کورد بکە من ناچمە تەکەوە ئەوان دەبێ بێنە تەکمە جوان من کوردم خۆ یەکێتی و پارتی عینی کوردایەتیان لێمە زیاتر نییە هەڵویستی خۆمان وێنم بەڵێ باش شاکی ئەگەر من شتێکم لەبیر چوو بێ حەسکە ئاماژەی پێ بکەیت من سوپاسی شتێکی جرات تایبەت دەکەم هەیە؟ من ومێت دەکەم کە ینی هەرچیمان کردووە کاک ئیسماعیل بە هەمومان بتوانین تاکی کورد ئاسوودە بکەین لای کەم لەم دڵە ڕاوکەی موچە هات و موچە نەهات ڕزگاری بکەین سوپاس دەکەم بەڕێز کاک محەممەد حەکیم کاک محەممەد حەکیم سیاسێکی بازبوون سیاسێکی نەرم سیاسێکی بەدیقەتە هیوادارم ئەو کەسانەی کە دەنگ ئەدەن لە ناو ناوەندە ئیسلامیەکانە دەنگ بە کاک محەممەد حەکیم بدەن هیوادارم ئێوەشمان بێزار نەکرد بێ شاد و سەرکەوتو بن هەر بژین سپاس.